ئەم قەومەش لە بەرەو دایمە فێری معجیزە بوون. هەر شتێکە بوو هەنوو ئادەی موسا عەلەیهی سەلام، ئادەی موسا بزانین خواکەمان پیشاندا، ئادەی موسا بزانین ئێمەمانوێت قسە لەگەڵ خواکەت بکەین، ئادەی موسا سەرکەوتنێکمان پێ بۆ بێنەرە خوار و داوا لە خوای گەورە بکە ئەم وەزعمان لەسەر لاچێ. هەموو شتێک بە فیتنەی خۆیان بە سەبەبی خۆیان عقوبە ئەدران. ڕایانە کردەوە بۆ لای سەیدنا موسا عقوبەکەمان لەسەر لادا. هەروەکو زۆر کۆمەڵی گەندەڵ هەیە لە مسڵمانانەشە. گەندەڵی وا هەیە چوە جەبهەکان سنگی دەرەپەڕان بەرامبەر بە داعش، سنگی دەرەپەڕان پێشمەرگە جیهاد دەکەن مجاهیدن. ئەیوە سنگت دەرنەپەڕان بەرامبەر حەشدی وەحشی؟ ئەی بۆ پێشمەرگانی بە گریانەوە ڕایە نەکرد و دەبابەکانیان نەهێنایە، ڕات نەکرد سنگ شێری ماکرد پشت لەسەر منبەر هاوارەکەی خوایە ئومەتە نەخەیتە ژێر دەستی حەشدی وەحشی. ئەی چۆن نایخاتە ژێر حەشدی وەحشی کە تۆ خۆت یەکێکی لەوانە؟ ئەی بۆچی ئەوەندە ئازابوون بۆ ئەو جەبهانەی پارتیوێکێتی خۆتان لوولەدا ڕۆژانە بەرناکەوتن ئەوەندە زۆرە ڕۆشتن بۆی و کلاشینکۆفتان بۆ ڕیابازیە کردە شانتان بە ڕیشی درێژەوە. ئەی بۆ ئێستا ناڕۆ خۆ دووزی ژەروایە یا ئێستا نۆرەی عەفرینە بۆ عەفرین ئەم جارە چەک هەڵەگرن لۆتی چەقۆ هەموو وەکو لۆتی کەوتونەتە دوای ئەهلی غولوی عەلمانیەت و کوفر و مرتەدی کوردەوە پێشیان وایە دیندارێتەکەی محەممەدەکەن عەلەیهی سەڵات وەسەلام.